جارێکی دیکە کۆبوونەوەی پارتی و یەکێتی بە بێ ئەنجام کۆتایی هات. دوای 175 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، پارتی و یەکێتی کۆبوونەوەیەکی دیکەی بێ بەرهەمیان ئەنجامدا و لە ڕاگەاندراوێکی هاوبەشیشدا ئاماژە بەوە دەکەن لە چوارچێوەی ڕێکەوتنی سیاسی کە لە نێوان هەردوو لاواژۆ کراوە دەستیان بە گفتوگۆی جددی و بەرهەمدار کردووە. لەم هەفتەیەشدا کۆبوونەوەیەکی دیکە بۆ سەرخستنی دانووسانەکان ئەنجام دەدەن. با پێی زانیاریەکانیش لە دوا کۆبوونەوەیاندا هەردوو لەسەر زیادکردنی جێگرێک بۆ سەرۆکی هەرێم ڕێکەوتن، بەڵام دەسەڵاتەکانی دیاری نەکراون. جگەلەوەش پارتی بە داواکاریەکانی دیکە یەکێتی ڕازی نەبووە. لە کۆبوونەوەکانی ڕابردوودا یەکێتی داوای شەراکەتی ڕاستەقینی لە پارتی کردووە. لەو چوارچێوەیەشدا داوا دەکات جگە لە کۆمەڵک وەزارەتی خزمەتگوزاری، پۆستەکانی وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی ئاسایش و وەزارەتی سامانە سروشتیەکان و فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لە نێوان پارتی و یەکێتی دابەش بکرێت. هەرچی پارتی دیموکراتی کوردستانیشە دەیەوێت پۆستە گرنگەکانی وەک سامانە سروشتیەکان و ناوخۆ و پەیوەندیەکانی دەرەوە و ئەنجومەنی ئاسایش لە کابینی نوێ لای خۆی بمێنێتەوە. هاوکات ناوکۆکێکی دیکەی نێوان پارتی و یەکێتی کاراکردنەوەی پۆستی سەرۆکایەتی هەرێمە. پارتی دیموکراتی کوردستان پەلەیەتی لە کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم و دەیەوێت لە زووترین کاتدا ئەو دامەزراوەیە کارا بکاتەوە، دواتر پرۆسەی پێکەنانی کابینەی نوێم دەست پێ بکات. چەند جارێکیش بەرپرسانی پارتی هەڕەشەی ئەوە لە یەکێتی دەکەن ئەگەر بەشداری کۆبوونەوەکانی پەرلەمان نەکات بەبێ ئەوان پۆستی سەرۆکی هەرێم کارا دەکەنەوە و دواتریش یەکێتی پۆستی لەو دامەزراوەیە پێنادرێت. با پێچەوانەوە یەکێتی پەلەی لە زیندووکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێم نییە، داوای کردووە شەراکەتی ڕاستەقینەی لە سەرۆکایەتی هەرێم هەبێت و ئەو جێگرێشکە بۆ پۆستی سەرۆکی هەرێم زیاد دەکرێت و بەر یەکێتی دەکەوێت بە یاسا دەسەڵاتەکانی دیاری بکرێت. لالایەکی ترەوە پارتی و یەکێتی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئەندامانی وەفتی دانوستانکاریان گۆڕی. بەشێک لە ئەندامانی شاندەکان خاوەنی بڕیار نین. وەفتی دانوستانکاری پارتی لە هەریەک لە کەمال کەرکووکی و کاکەمی نەجار ئەندامانی مەکتەبی سیاسی و دڵشە شەهاب و عەلی عەونی و عەلی حوسێن ئەندامانی سەرکردایەتی و فرسە سۆفی ئەندامی پێشووی پەرلەمان پێکاتبوون. ئەوەی جێی سەرنجە لە کۆبوونەوەکانی ئەم دوایی لەگەڵ یەکێتیدا هیچ کام لە نێچیرەڤان بارزانی و مەسرور بارزانی باشدار نین. وەفتی یەکێتیش هەریەک لە ڕەفعەت عەبدوڵڵا و عیماد ئەحمەد ئەندامانی مەکتەبی سیاسی و عەدنانی حەمەیمینا و لەتیف شێخ عومەر و شاڵا و کۆسرەت ڕەسوڵ ئەندامانی سەرکردایەتی و لاهور شێخ جەنگی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی پێکاتووە. ئەندامانی ئەم جارەی شاندی پارتی و یەکێتی لەو کەسانە پێکاتون کە لە دوای ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە لێدوانی زۆر دژ بەیەکیان داوە. ئەمەش وا دەکات دانووسانەکان بە باشی بەڕێوە نەچن. جگەلەوەش بەشێکی زۆری ئەندامانی شاندەکان خاوەنی بڕیاری یەکلاکەرەوە نین. ئەم جارە بۆ پێکێنانی حکومەت پارتی و یەکێتی متمانەی نێوانیان زۆر لاواز بووە. لە ماوەی ڕابردوودا دوو ڕێکەوتنیان بۆ پێکێنانی حکومەت واژۆ کردووە، یەکەمیان لە 5 شوبات و دووەمیشیان لە 4 ئازار. بەڵام تاوەکو ئێستا ناوەڕۆکی ڕێکەوتنەکانیان جێبەجێ نەکردووە. دیاریش نییە کە کەی کابینەوەی حکومەت پێک دەهێنرێت.